ئازیزان لەم بەشەدا بڕیارنامەی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە سەبارەت بە مەسەلەی نەتەوایەتی وەک مەسەلەیەکی ناوچەیی کە هەژدە خاڵی لەخۆگرتووە دەخوێنمەوەتەن. یەکەم، ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لە ناوەندەکانی قەیرانی سیاسیە لە جیهانی ئەمڕۆدا. ئەم ناوچەیە بۆتە خاڵی بەیەکگەیشتنی بەرژەوەندیە دژبەیەکەکانی هێزە ئیمپریالیستی و دەوڵەتە بورژوازیە ناوچەیەکان. ململانەیە بۆ دەستەبەرکردنی هێژمونی و دابینکردنی بەرژەوەندیە ئابووری و سیاسیەکانی ئەم زلهێزانە. ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خستۆتە ناو شەڕێکەوە کە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە بەرژەوەندیەکانی ئەمڕۆ و سبەی کۆمەڵانی بەرینی خەڵکەوە نییە. ئەم دەوڵەتانە خواستی خۆیان لە ڕێگای لەشکرکێشی و دەستێوەردانی ڕاستەوخۆ و هەروەها لە ڕێگای شەڕە نیابەتیەکانەوە دەستەبەر دەکەن. کشتوبڕی خەڵکی بێدیفاع لەم ناوچەیە لە وڵاتەکانی عێراق، سووریا، لیبی، یەمەن و ئەفغانستان گەیشتۆتە ملیۆنان کەس و ئاوارە و ماڵوێرانبوونی بەدەیان ملیۆن کەسی تر. پەرە بە کێشە نەتەوایەتی و ئاینیەکان دەدرێت و بەشێک لەو خەڵکانەی کە هاوچارە نووسن و لە پەنای یەکتردا ژیاون لە گیانی یەکتی بەردەبن. دووهەم خاڵی ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوەندی ئەم قەیرانانەدان. خەڵکی کورد لە نێوان چوار دەوڵەتی ناوچەکەدا لەوانە تورکیا، ئێران، عێراق و سووریەدا دابەشکراون. مەسەلەی نەتەوایەتی کورد یەکێک لە مەسەلە چارەسەر نەکراوەکانی ناوچەکەیە. ئەم خەڵکە لە بوونی ستەمی نەتەوایەتی واتە هەڵاواردن لەسەر بنەمای نەتەوایەتی ئازار دەچێژن و هەر بەو هۆیەوە بزوتنەوەی نەهێشتنی ستەمی نەتەوایەتی لە هەموو ئەو وڵاتانە وەک کاردانەوە بەرامبەر بەو هەڵاواردن و نابەرابەری و بێمافیا لە ئارادایە. ڕێبەری ئەم بزوتنەوانە لە دەستی هێز و لایەنە لیبراڵ و ناسیۆنالیستەکاندایە کە خاوەنی پێشینەی مێژوویی و استراتیژی سیاسی جیاوازن. بەڵام لە کوردستانی ئێران کۆمەڵە وەک لایەنێکی سۆسیالیست کە بەردەوام ئاڵا هەڵگری خەبات لە پێناو داواکاری ئابووری، خۆشگوزەرانی و دموکراتیکی کرێکاران و چینە زەحمەتکێشەکان و ژنانی زڵم لێکراوی کۆمەلگا بووە، لەگەڵ ئەوەشدا شێلگیرترین هێز بۆ خەبات لە دژی ستەمی نەتەوایەتی بووە. کۆمەڵە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و ژنانی زڵم لێکراو و بەهێزی بزوێنەری بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان و هەر جۆرە ئاڵوگۆڕێکی دموکراتیک و ئازادی خوازانە لە کۆمەلگادا دەزانێت و لەسەر ئەو باوەڕێ کە بە هاتنە مەیدانی ئەم هێزە کۆمەڵایەتیانەیەکە پێشمەرجەکانی چارەسەری دموکراتیکی مەسەلەی نەتەوایەتی مسەوەگەر دەبێت. هەروەها کۆمەڵە وەک هێزێکی ئەنتەرناسیۆنالیست کە بەهێزکردنی هاوپشتی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و زڵم لێکراو لە ناوچەکە بە ئەرکی خۆی دەزانێت، هەروەها ئەوەش بە ئەرکی خۆی دەزانێت کە سیاسەت و ڕێگاچارەی خۆی بەرامبەر بە مەسەلەی کورد وەک مەسەلەیەکی ناوچەیی خاتە دەستوری کاری خۆیەوە. خاڵی سێهەم، ستەمی نەتەوایەتی لەو وڵاتانەی کە خەڵکی کوردی تێدا دەژین سیاسەتێکی زاڵمانەیە کە بە پشتبەستن بە بنەما ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگیە زاڵەکانی ئەو کۆمەلگایانە بەسەر خەڵکی کووردا دەسەپێنرێت. ستەمی نەتەوایەتی ئامرازێکە بۆ پەرتەوازەکردنی ڕیزەکانی چینی کرێکاری ئەم نەتەوە جیاوازانە. خەبات بە دژی ئەم ستەمگەریە ڕەوایە و ستەمی نەتەوایەتی دەتوانێت و دەبێت لە ڕیشەوە چارەسەر بکرێت. خاڵی چوارم، بوونی ستەمی نەتەوایەتی لەوانە ستەمکێشی ژن، دیکتاتۆری و زەبروزەنگی سیاسی زاڵ بەسەر کۆمەلگاوە و هێتت هۆکارێکە بۆ دروستبوون و پەرەسەندنی پەرتەوازایی هەرچی زیاتر لە نێوان کرێکارانی سەربە نەتەوە جیاوازەکان. ئامرازێکە لە دەستی دەوڵەت و سەرمایەدارە ناوچەیی و سەرتاسەریەکاندا بۆ بەردەوامیدان بە هێژمونی سیاسی و ئابووری خۆیان بەسەر ژیانی خەڵکەوە. بوونی ئەم ستەما ڕواڵەتی ڕاستەقینەی بورژوازی کورد کە هاوبەرژەوەندە لەگەڵ بورژوازی سەراسەری بۆ هێشتنەوەی دەرەجەیەک لە ستەمی نەتەوایەتی لە چاو کرێکاران دەشارێتەوە. خاڵی پەنجەم، بزوتنەوەی نەهێشتنی ستەمی نەتەوایەتی لە کوردستان کاردانەوەیەکی جەماوەریە بە دژی هەڵاواردن، نابەرابەری و بێمافی خەڵکی کورد. هەر بەم هۆیەوە بزوتنەوەی نەهێشتنی ستەمی نەتەوایەتی لە بەشەکانی تری کوردستان بەهۆی ناوەڕۆکە دموکراتیک و دادپەروەرانەکەی جێپشتیوانیە. کاریگەری ئێمە بەسەر ئەم بزوتنەوەیە دەبێت بە ئاراستەی پاراستنی ئەم جێگا و ناوەڕۆکە بێت. خاڵی شەشەم،
لەو ناوچانەی کە خەڵکی کورد و غەیرە کورد لەگەڵ یەکدا دەژین کۆمەڵە نەکتەنیا بەدژی هەر جۆرە جیاکاری و هەوڵدان بۆ جیاکاری لە نێوان خەڵکی کورد و غەیرە کورد لێبراوانە خەبات دەکات بەڵکو بە پشتبەستن بە بەرژەوەندیە هاوبەشەکانیان و جەختکردنەوە لەسەر پێناسەی ئینسانیان بۆ پێکهێنانی یەکگرتووی و هاوپشتی لە نێوان ئەو نەتەوانەدا هەموو هەوڵێکی خۆی دەخاتەگەڕ. خاڵی حوتم بەهۆی ئاڵوگۆڕی ئابووری و زاڵبوونی سەرمایە بەسەر جیهاندا چینی سەرمایهدار و خەڵکانی دەوڵەمەندی کۆمەلگا هیچ هۆکار و پاڵنەرێکیان بۆ خەبات لە ڕێگای نەهێشتنی ستەمی نەتەوایەتیدا نییە. لە ئاکامی ئەم ئاڵوگۆڕانەدا ئەحزاب و هێزگەلێک کە نێونەرایەتی سیاسی چینی دەوڵەمەندی کۆمەلگایان لە ئەستۆیە چ لە ڕووی بابەتیەوە و چ لە ڕووی مێژوویەوە توانایی چارەسەری دموکراتیکی مەسلەی نەتەوایەتیان بە ئاراستەی بەرژەوەندی زۆرینەی کۆمەڵانی خەڵکی ستەم لێکراوی کوردستان لەدەستاوە و بزوتنەوەی نەهێشتنی ستەمی نەتەوایەتی تەنیا وەک ئامرازێک بۆ گەیشتن بە خواست و بەرژەوەندی بەرتەسکی حیزبی خۆیان بەکاردێنن. خاڵی هەشتەم بەهۆی ئەو دەور و نەخشەی کەبوونی ئازادیە سیاسیەکان و نەمانی هەڵاواردن و ستەمی نەتەوایەتی لەسەر پرسی ڕێکخراوبوونی چینی کرێکار هەیەتی ئەو چینە خوازیاری بربڵاوترین ئاڵوگۆڕی دموکراتیک لە کۆمەلگادایە. چینی کرێکار نەک تەنیا هیچ بەرژەوەندیەکی لەگەڵمانەوەی هیچ جۆرە ستەمێک نییە بەڵکو شێلگیرانە هەموو هەوڵی خۆی دەخاتەگەڕ بۆ نەهێشتنی هەموو جۆرەکانی ئەو ستەم و نابەرابەریەی کە مرۆڤەکان بەپێی نەتەوەکەیان دەخاتە ژێر باری ستەمەوە. خاڵی نوهەم لە هەناوی خەباتی چینایەتیدا و بوونی بزوتنەوە گەلی کۆمەڵایەتی جیاواز و ئیدئۆلۆژی بوو و مەکتەبە سیاسیە جیاوازەکانی وەک ناسیۆنالیزم، لیبرالیزم و سۆسیالیزم کۆمەڵێک لە ئەحزاب و گروپە سیاسیە جیاوازەکان شکڵیان گرتووە کە هەر کامە بەپێی استراتیژیکی سیاسی جیاواز بۆ نەهێشتنی ستەمی نەتەوایەتی خەبات دەکەن. لیبرالیزم ئاراستەیەکی بورژوازیە کە هەوڵ دەدا بزوتنەوەی کوردستان لە ناوەڕۆکە دموکراتیک و ئازادی بەخشەکەی خاڵی بکات و بە ئەنجامدانی هێندێک چاکسازی لەسەرخۆ و هەنگاو بە هەنگاوی ئیداری و دانی هێندێک ئیمتیاز لە بواری فەرهەنگی نەتەوایەتی جۆش و خۆشی خەباتی خەڵکی کورد لەم یان لە وڵات دابمرکێنێتەوە. ئەوان لە پەیوەندی بزوتنەوەی کوردستان لەگەڵ خەباتی سەرتاسەری و هەروەها لە پەیوەندی بزوتنەوەی کوردستان لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیە پێشڕەوەکان نیگەرانن. ئەو ڕێگا چارانەی کە ئەم ڕەوتا دەهێنێتە گۆڕێ هیچ کات نابێتە هۆی ڕزگاربوونی خەڵکی کورد لە چنگستەمی نەتەوایەتی بەڵکو ڕێگای بەشداری خۆی لە دەسەڵاتی ناوچەیی و سەرتاسەری خۆش دەکا و بەشی خۆی لە چەوسانەوەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش وەردەگرێت. ناسیۆنالیزم ئاکامی دەرکەوتنی نظامی سەرمایەداریە. دەوڵەتە بورژوازیەکان چه ئەوانەی کە ئاکامی شۆڕشی دژە دەرەبەگایەتیەکان بوون و چه ئەوانەی دوای دەورەیەک لە چاکسازی هەنگاو بە هەنگاو دەسەڵاتیان بەدەستەوە گرت سنووری دەسەڵاتیان تا ئەو جێی کە زەبری هێزیان بڕی دەکرد پەرەپێدا. دواتر بۆ پاراستن و هێشتنەوەی بازاری ناوخۆیی وڵاتەکەیان لە بابەتی زمانی هاوبەش فەرهەنگی هاوبەش و هێتت وەک هۆکار و پاڵنەرێک لە ناو خەڵکدا کەڵکیان وەرگرت بۆ ئەوەی بەم هۆیەوە پارێزگاری لە سنوورەکانیان بکەن. ئەگەر لە چوارچێوەی ئەو سنوورەدا جیاوازگەلێکی زمانی و فەرهەنگی و هێتت بوونیان هەبوو بێ بە یارمەتی ئامرازەکانی دەوڵات دەستیان دەکرد بە هاوتاکردنیان و ئەو کەمایەتیەکانیان بە هەموو جیاوازەکانیانەوە لە ناو یەکدا دەتواندەوە. لا دەستکەوتە مێژوویەکانی خەڵک لە بابەتە جیاوازەکاندا هێماگەلێکیان بۆ شانازیکردن دروست دەکرد. جاروبار بە شێوەیەکی زێدەگویانە خۆیان بەسەرتر لە کەسانی تردەزانی و بەم جۆرە بە باوەڕ و بۆ چوونگەلی ئیدئۆلۆژیک و زۆر دواکەوتوانەی وەک فاشیزم دەگەشتن. لەلایەکی ترەوە لە وڵاتە هێستۆکەکاندا واتە مستەعمەرە لە ئاکامی لە ناوچوونی هەنگاو بە هەنگاوی پەیوەندیە بەرهەمهێنەرەکانی بەر لە سەرمایەداری و سەرهەڵدانی چینە تازە پێگەیشتوەکانی بورژوا و کرێکار خەبات بۆ وەدەرنانی هێزە داگیرکەرەکان پێویستی بە پاڵنەری نەتەوەیی بوو. لەم ناوچێشدا ناسیۆنالیزم بووە ئامرازی ئەم پێداویستیە. بەڵام ئەمڕۆکانە لە سەردەمی بەجیهانی بوونی سەرمایە ناسیۆنالیزم بنەمای ئابووری و ئاسۆی سیاسی خۆی لەدەستاوە. سۆسیالیزم زانست و بزوتنەوەیەکی ڕزگاری بەخشە کە کۆمەڵگای مرۆڤایەتی لە هەموو پاشماوەکانی نظامی کۆن لە ستەم و چەوسانەوە ڕزگار دەکا
و ڕێنێنیمان دەکات بۆ گەیشتن بە ئازادی ڕاستەقینە و لەوانە نەهێشتنی ستەمی نەتەوایەتی. سۆسیالیزم وەدی هاتنی ئامانجەکانی خۆی بە ئەستۆیە بە ژیان و خەباتی چینێکی دیاریکراوی کۆمەڵایەتی واتە چینی کرێکار. لەم نەریتەدا بە ڕەسمی ناسینی مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە مانای جیابوونەوە و دروستکردنی دەوڵەتی سربەخۆ ڕاستە و خۆترین و ڕاستەقینەترین ڕێگایە بۆ نەهێشتنی تەواوەتی ستەمی نەتەوایەتی. لەم ڕووەوە کۆمونیستەکان خوازیاری دابینکردنی بێمەرجی ئەم مافەن بۆ خەڵکی کوردستان. دابینکردنی ئەم مافە لە ڕوانگەی ئێمەوە بە مانای بوونی هەلومەرجێکی دموکراتیکە کە تێیدا خەڵکی کوردستان لەم مافەی خۆیان بتوانن کەڵک وەربگرن. جیابوونەوە لە ڕوانگەی ئێمەوە لە هەلومەرجێکدا دەتوانێت بە سوود و گونجاو بێت کە نیزامێکی پێشکەوتوتر هەلومەرجێکی دموکراتیکتر بۆ ژیان و هەروەها ڕێگایەکی نزیکتر بۆ دەستپێڕاگەیشتنی چینی کرێکار بە ئامرازەکانی دەسەڵاتی سیاسی نیشان بدات. ئەگەر چیمانەوەی خەڵکی کوردستان لە ژێر دەسەڵاتی دەوڵەتێکی دواکەوتوو دژە خەڵکی هیچ کات پێشنیار ناکەین، بەڵام لە هەلومەرجێکدا کە تەرازووی هێزی خەبات کۆمەلگا بەرەو ئاراستەی گەشتن بە ئازادی و سۆسیالیزم دەبات، ئێمە جیایی پێشنیار ناکەین و لە خەڵکی کوردستان داوا دەکەین کە ڕیزی خەباتی خۆیان لە ڕیزی هاوچارە نووسانیان جیانەکەنەوە. خاڵی دەهەم، فێدرالیزم و خودمختاری وەکو ڕێگا چارەیەک بۆ نەهێشتنی ستەمی نەتەوایەتی لە هیچ کام لە بەشەکانی کوردستان ناتوانێت ڕێگایەکی گونجاو بێ بۆ نەهێشتنی ستەمی نەتەوایەتی. لەبەر ئەوەی فێدرالیزم هیچ تەرکیز ناکاتە سەر ناوەڕۆکی ڕژیمی دەسەڵاتدار و گەڵاڵەیەکە بۆ دیاریکردنی چوارچێوەی دەسەڵات و شێوازی پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ناوەند. هەروەها بە پێی ماهیەتی سیستمی فدرالی هەموو ئامرازەکانی چەوسانەوە و سەرکوت لە دەستی دەوڵەتی ناوەندیدا دەمێنێتەوە. فدرالیزم لە پەیوەند لەگەڵ دەوڵەتی ناوەندی ناوەڕۆکێکی سات و سەوداگەرانەی هەیە و هیچ پەیوەندیەکی بە مافی دیاریکردنی چارەنووسەوە نییە و ستەمی نەتەوایەتیش چارەسەر ناکات، بەڵکو سەنەدێکە بۆ بەردەوامی ستەمی نەتەوایەتی و کێشەی نەتەوایەتی هەروە بە چارەسەر نەکراوی دەمێنێتەوە. فدرالیزم وەکو ڕێگا چارەیەک بۆ نەهێشتنی ستەمی نەتەوایەتی هەموو ئۆرگان و دام و دەستگا سەرکوتگەرەکان و هێزی ئابووری و پلاندانانی ناوەندی لە ژێردەسەڵاتی دەوڵەتی ناوەندیدا دەهێڵێتەوە. بەڵام ئەوەی کە وڵاتێک لە ڕووی دابەشکاری ئیداری و جوغرافیاییەوە بە شێوەی فدرالی یان ناکۆجێیی بەڕێوە بچێت بابەتێکی جیاوازە کە لە ڕوانگەی ئێمەوە بابەتگەلێکی لەم چەشنە لە کۆتاییدا بە دەنگی زۆرینەی خەڵکی ڕێکخراو لە شوڕاکانی نێونەرانی خەڵکدا دیاری دەکرێت. خاڵی 11، کرێکاران خەڵکی زەحمەتکێش و ژنانی زوڵم لێکراوی کۆمەلگا هێزی سەرەکی بەرەو پێشبردنی خەبات بۆ کۆتایی هێنان بە ستەمگەری نەتەوایەتی. بە هێزی وشیاری و ڕێکخراوبوونی ئەم هێزانە لە ئاستی کۆمەڵایەتی و دابینکردنی ڕێبەریەکی شۆڕشگێڕانەیە کە خەڵکی کوردستان لە ژێر دەستی ستەمی نەتەوایەتی ڕزگاریان دەبێت. دەستێوەردانی زلهێزەکان بوار خوڵقاندن بۆ دەستێوەردانی دەوڵەتە ناوچەییەکان کە هەر کامە و بە شوێن بەرژەوەندی تایبەتی خۆیانەوەن ئەو ترس و نیگەرانیانن کە بە بەردەوامی هەڕەشەیە بۆ سەر بزوتنەوەی دادپەروەرانەی خەڵکی کورد لە بەشە جۆراوجۆرەکانی کوردستان. کۆمەڵە شێلگیرانە لە سەبارەت بە دەستێوەردانی هێزە دەرەکیەکان و مەترسیەکانی ئەو دەستێوەردانانە بەردەوام هشداری دەداتە هەموو بەشەکانی کوردستان. کۆمەڵە زیان بەخشبوونی سیاسەتی ئەو بەشە لە ئەحزاب و هێزە سیاسیەکان کە لە بری پشتبەستن بە هێزی ڕاستە و خۆی خەڵک تۆی خۆشباوەڕی و هیوابەستن بە دەستێوەردانی هێزە دەرەکیەکان بڵاو دەکەنەوە و خەڵک لە چاوەڕوانیدا دەهێڵنەوە بەردەوام بۆ خەڵک ڕوون دەکاتەوە. خاڵی 12، لەگەڵ ئەوەی کە خەڵکی کورد لە هەموو بەشەکانی کوردستان لە ژێر ستەمی نەتەوایەتیدان و بۆ ئەم مەبەستە لەگەڵ دەوڵەتانی ناوەند لە خەبات و بربەرەکانیدان، بەڵام هەر کامە و بەهۆی هەلومەرجی بابەتیانە و تایبەتمەندیە کۆمەڵایەتی، سیاسی، جۆپۆلیتیک و ڕژیمە سیاسیە دەسەڵاتدارەکانەوە ناتوانن خاوەنی یەک ئیستراتیژی دیاریکراون. کۆمەڵە وێڕای بەڕسمی ناسینی ئەم هەلومەرجە جیاوازە لە ڕوانگەی بەرژەوەندی کرێکاران و خەڵکی ستەم لێکراوەوە ئەم ئیستراتیژیە سیاسیە دەداتە بەر ڕەخنەوە و هەڵسەنگاندن. خاڵی 13، بەهۆی هەلومەرجی بابەتیانەی هەرکام لە وڵاتەکانی ناوچەکە خەباتی خەڵکی کورد ناتوانێت لە خەباتی سەراسەری ئەم وڵاتانە جیابێت.
مێژووی ڕاستەقینەی ئاڵوگۆڕەکان لە وڵاتەکانی سووریا، عێراق، تورکیە و ئێران نیشان دەدا کە تەنیا لە کاتێکدا دەوڵەتەکانی ناوەند تووشی قەیران بوون و یا بەهۆی هەر هۆکارێک لاواز بووبن بۆ بزوتنەوەکانی خەڵکی کوردیش دەرفەتگەلێک ڕەخساون و تەرازووی هێز لە بەرژەوەندی ئەوان گۆڕاوە. لەم ڕوەوە ئێمە هەموو خەڵکی کوردستان بۆ بەشداری کارا و چالاکانە لە خەبات بۆ گۆڕینی دەوڵەتی ناوەندی و هاوپەیمانی لەگەڵ هێزە پێشڕە و پێشکەوتووەکان لەم کۆمەلگایانەدا بانگەواز دەکەین. خاڵی چاردەهەم پێکهێنانی وەها هەلومەرجێکی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان تێیدا بتوانن ئازادانە و دوور لە هەر چەشنە ترس و گوشارێک بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن لە گرەوی دیموکراتیزەکردنی ڕەوشی سیاسی تەواوی ئەو کۆمەلگایەدایە کە ئەمڕۆ خەڵکی کورد تێدا دەژین. بە ئەنجام گەیشتنی ئەم بابەتە بەبێ خەباتی چینی کرێکار و ئەو بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیانەی کە بە شێوەی دیار و بەرچاو بە ئاراستەی بەدەستهێنانی داخوازی و ئازادیە دموکراتیکەکان هەنگاو هەڵدەگرن و لەم بوارە جۆراوجۆرەکاندا دەسەڵاتی حاکم دەخاتە ژێرگوشار ممکن نییە. لەم ڕوانگەیەوە پێکهێنانی هاوپەیمانی و هاو هەڵوێستی لەگەڵ ئەم بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیانە لە ئاستی سەراسەریدا یەکێکە لە پێویستیەکانی پێشکەوتن و بەرەو پێشچوونی بزوتنەوەی حەقخوازانەی خەڵکی کورد لە خەبات بۆ لەناوبردنی چەسانەوەی نەتەوایەتیدا. خاڵی 15 لە نەبوونی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بۆ لەناوبردنی چەسانەوەی نەتەوایەتی کە ڕێبەرایەتیەکەی لە دەستی ڕەوتێکی پێشڕە و شۆڕشگێڕدا بێت، هەروەها بەبێ دابینکردنی هەلومەرج و پێویستیەکانی بەکردەوە دەرهێنانی ئیرادەی ئازادانەی خەڵک بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی و دروستکردنی دەوڵەتی سربەخۆ، بەدەستهێنانی سربەخۆی کوردستان لە ڕێگای هاوپەیمانی و هاو ئاراستەیی لەگەڵ دەوڵەتە ئیمپریالیستیەکان نەتەنیا نابێتە هۆی پێکهاتنی نیزامێکی سیاسی پێشکەوتو و دموکراتیک، بەڵکو حکوومەتی کوردستانی سربەخۆ دەخاتە بازنەی حکوومەتە دواکەوتو ئێرتەجاعیەکانی ناوچەکە و هاوپەیمانی ئەمریکا. خاڵی 16 حکوومەتی دەسەڵاتدار لەو وڵاتانەی کە خەڵکی کورد تێیدا دەژین بە پێچەوانەی ئەو جیاوازی و دژایەتیانەی کە بۆ قازانجی خۆیان بەرامبەر بە یەکتر هەیەە بۆ قەڵاچۆکردن و شکەست پێکهێنانی بزوتنەوەی خەڵکی کوردستان لەگەڵ یەکتر هاوکاری و یەکدەنگیان هەیە. پیلانگیێڕیەکان تا ئەو ئاستە بەردەوام دەبن کە حیزب و هێزە سیاسیەکان دەخەنە گیانی یەکتر و جیاوازی و کەلێنی نێوانیان زیاتر دەکەن. خەبات لە دژی ئەم سیاسەتەی دەوڵەتانی دەسەڵاتدار بەسەر کوردستان و پوچەڵکردنەوەیان یەکێکە لە بنەماکانی استراتیژی کۆمەڵا سەبارەت بە مەسەلەی کورد و بۆ بەجێهێنانی ئەم ئەرکە لە هەر کاتێک و زەمانێکی دیاری کراودا ڕێگا چارەی شیا و پێشنیار دەکات. خاڵی 17 کۆمەڵە لەسەر بنەمای ئەرکی ئەنتەرناسیۆنالیستی و چینایەتی هاوپەیمانانی خۆی لە پارچەکانی تری کوردستان لە ناو کرێکارانی هوشیار و کۆمونیستەکاندا دەدۆزێتەوە و لێبڕاوانە بەرگری لە خواست و داواکاریەکانی چینی کرێکار دەکات. هەروەها کۆمەڵە پارێزەری لێبڕاوی ئازادیە کۆمەڵایەتیەکان، سێکۆلاریزم و جیایی دین لە دەوڵەت لە ناوبردنی چەسانەوەی ژنان و بەگشتی ئازادیە دموکراتیکەکان لە ناو بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستاندا دەبێت. کۆمەڵە لەسەر ئەو ڕاستیە جەخت دەکاتەوە کە سۆسیالیزم و شۆڕشی لێبراوی سۆسیالیستی تەنیا زامنی بەدەستهێنانی ڕزگاری و ئاسایش و بایەخە مرۆڤیەکانە. استراتیژی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی کوردستان لە دەست چەسانەوەی نەتەوایەتی و دیهاتنی وەها ئامانجێک ئاسانتر دەکات. و خاڵی کۆتایی واتە 18 لەم ڕوەوە کە حکوومەتە سەرکوتگەرەکانی خەڵکی کورد ماف و ئازادیە سەرەتاییەکانی خەڵک بە لەشکەرکەشی و بەکارهێنانی هێز و سەرکوت پێشەل دەکەن، بەهۆی ئەوەی کە هێزە چەکدارەکان بە چەشنی هێزێکی داگیرکرد لەگەڵ خەڵکی کورد هەڵسوکەوت دەکەن، خەڵکی کوردستانیش دەتوانن وەک مافێکی ڕەوایە بۆ بەرگری لە خۆیان دەست بدەنە چەک و پارێزگاری لە ماف و شکۆ و کەرامەتی مرۆڤانەی خۆیان بکەن. مافی خۆیانە چەکدار بن و هێزێکی چەکداری کۆمەڵایەتی خۆیان لەژێر فەرمان و ڕێبەرایەتی بنکەکان و شوڕاکانی خەڵکدا پێک بێنن. خەڵکی کوردستان پەنا بۆ توندوتیژی نابن، بەڵام لە ئاست دەسترێژی و توندوتیژیەکان ڕادەوەستن و بەرگری لە کەرامەتی مرۆڤانی خۆیان دەکەن. کۆمەڵە ئەو بۆچوون و گرایشە لیبرالیانەی کە هەڵوێستی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی بۆ دەستبردن بۆ چەک و بەرگریکردن و خۆڕاگری بەرامبەر هێرشەکانی دەوڵەتانی ناوەندی بە زیان دەزانن ڕەت دەکاتەوە. بەڵام لە هەمان کاتدا جەخت دەکاتەوە کە
گرنگ و پێویستە هێزی چەکداری حیزبەکان جێگەی خۆیان بدەن بەو هێزە چەکدارانی کە لەژێر فەرمان و ڕێنێنی بنکەکانی پێک هاتووی دەسەڵاتی کۆمەڵانی خەڵک.